بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتەوە گشت کاتێکتان شاد و کامەران بێ خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی وێنەکانی دوێنێ پێتان شاد دەبم بەو هیوایی جێگای سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بێ. میوانی ئەم جارەمان خاتوونێکی سلێمانیە بە سەرپۆشێکی وە خوڕی شیر سپی زۆر سەلار و سەنگین میوانی ئەم جارەی بەرنامەکەمانە بۆیە قومریخانی مامۆستا مەلا عەبدوڵای خەڵکی سلێمانی بە ناوی بەرنامەکەوە بەخێراتنت دەکەم. سەلامەت بی خۆش بێخوا. قومری خان تۆم بەرنامەیە دیوە؟ خۆش بێ ئەرێ وەڵڵا شەوان سەیرم کردووە کە تۆ بەرنامەکردە خۆش بوو. باشە. تەمانەوەی کە تۆ لە ژیان تا کۆمەڵێک ڕەسم هەیە هی خۆت کە سوکارت و ئیتر ماڵە خەزوران و مێرد و مناڵ و خوا نەیان بڕێ. ڕۆژێک لە ڕۆژان بیری لەوە کردو تۆ لە بەرنمەیەکی ئاوایە دابنیشی ئەم ڕسمانە باس بکەیت؟ نەوەڵی هەرگیتر کۆمان کردو تۆ ڕسمەکان و کە ڕستمان گرتۆ دامان ناوەنەوەڵ بیری لەوە نەکردوێتەوە. بەڵام عادەت بوو لە سلێمانیا قومری خان جاران کە ماڵی ئێمە ئاهاتن بۆ ماڵی ئێوە یا ئێوە ئەچوون بۆ ماڵێکی تر عادەت وا بوویان و ئەو ئەلبومە بێن باسێکی بکەین. جا ئێستا ئێمەش ئەم شەو ئەم ئەلبومەی توێیە ئەیهێنین سەیریەکەین بەڵام هەر خۆمان نین بینەرانی بەڕێزیشمان لەگەڵان. ئەم پیاوە چێ؟ ئەو باوکمە. باش باسێکی باوکتمان بۆ کە قومری خان. ئەو باوکمە و کوڕی مامە لە باوەشیە. باشە. باوکم وەختی خۆی زوو هین بووە پۆلیس بووە. باش. پۆلیس بووە کە پۆلیس بووە مەلا عەبدوڵڵا. مەلا عەبدوڵڵا. باش. پۆلیس بووە بە ئەمری حیزب لە حیزبی هیوا بووە. لە حیزبی هیوا بووە. باش. سیەکان. بەڵێ ئەنجا دوای ئەوە سێعەتا کە ژیراوە. بەڵێ. ئەو شەوەی کە گیراوە لایە بۆ ماوەیە لە سجنا بووە ئیتر بە ئەمری حیزب بە ئەمریان پێ کردووە توانە بووە مەجالێکی بەی کە ڕاکە. باشە. ئەم خۆی ئەندامی حیزب بووە سێعەتاش هەر لەلایەن حیزبەوە حەزیان کردووە دەرچێت لە سجنا. باش. ئیتر تەبعان کە ڕای کردووە ئەو شەوە ئیتر باوکمی بەسەر گیراوە و زۆر تەعجیبێکی زۆریان ناوە ئیتر بڵێن کە ئێستا خەزوورمە مامۆستای و مامێکی دەستڕۆیشتوم هەبوو ئەوسا زۆر بۆی تێکۆشاون و هەچی چۆنیە بوو هەتا کوبەر بووە. لە دوای ئەوە ئەویان گرتووە لە باتی سێعەتا. باتی بەڵێ. تۆ لە دایک بووی ئەم حەدەسە ڕوویاوە؟ کە ئەو گیراوە ئەنجا من بوو. یعنی لە دەورانی لە دایکبوونی جەنابتە کەواتە تۆ موالیدی 1938 یەکی حوتی 1938 باشە. اینجا ئەم پیاوە کە بەربوو لە با بڵێن لە سجنا لە سلکی پۆلیسی مایەوە یان ئیتر فەسڵیان کرد لەسەرەوە. باشە. دوای ئەوەی کە لە سجن بەربوو فەسڵیان کرد بە چیوە خەریک بوو؟ هەر بەقاڵ بوو تر دوکانی بەقاڵی دانا مەلا عەبدوڵای بەقاڵ ئێستاش کە مەشهورە بۆ ناوە بە مەلا عەبدوڵای بەقاڵ. باشە. لە ئەسڵا وەکو بزانی مەلا عەبدوڵای بەقاڵ و باپیرت و ئەو پشتانی جماڵی ئێوە ئەسڵیان لێکوێوە هاتووە؟ لە قەواچۆلانەوە. یعنی هەر لەگەڵ دەورانی میریشینی بابانە ئەوانیش هاتووە. دوکانی بەقاڵیەکەی لێکوێ بوو؟ ڕیزی حاجی دەرێژ دوو سێ دوکانیان کام حاجی دەرێژ؟ خوانێ بڕێ زۆرمانێ خۆش بوو. خوا لێ خۆش باشە. لەویا بوو. بەڵێ هەر ڕێزی ئەو ئەکەوتی شوابی زەبت بۆی بینەرانی ڕیزی حاجی دەرێژی قەساب لە مەیانەکە. نەخێر ناوازار قادرمەکان کە چیتە خوارەوە لای مزگەوتی ئاڵەکی با بڵێن لای مزگەوتەکە نازانم مزگەوتەکە با بڵێن لای فەرەشتۆفیقی کەبابچی جاران نازانم ڕیزی عەبەی پێروانە دەزانی بۆ خوارەوە بەو بەرەوە دوکانی بەقاڵەکەش هەلوە بەقاڵەکەی لەوێ بڵێ وەختی خۆی بەڵام ئەوەڵجار لە بەرامبەر قەیسەریەکە بوو کە سوتا قەیسەری عوسمان پاشایە بوو سوتا لەگەڵ سەیبراهیم و سەیمەجی و سەیبراهیم و حاجی ڕەشید زەریفێ و هەمووی خەجیە کوردە و ئەمانە و بەڕەحمەت بوون هەموو ڕیزە بوون پێکەوە بوون. باشە تۆ ئەو کاتی دوکانی بەقاڵیەکەی هەبوو ئیتر بووی بەدەستە و 6 ساڵ و 7 ساڵ و ئەوانە ئەچووی سەر لە دوکانی باوکو؟ باشە وا ڕێکەوتووە یارمەتی بووی؟ نەوەڵڵا یارمەتیم ناوە بۆ یارمەتی. باشە. شاگرد دوشتمان هەبوو. ئەی براکانێ؟ براکانم حاجی عەلی برام دوکانی خۆی هەبوو. ئێستا ڕسمەکانیان پیشانیە. دایکە ناوی چییە؟ ناوی فاتمی مەلا حسێنی مەرگەیی مەلا حسێنی گەورەی پێڵێن لە مەرگە. لە مەرگە.
دایکە کچی ئەوە بەڵێ کچی یعنی لێەوە بە بووکی هاتووە بۆ باوکە بەڵێ بەڵێ یعنی ئەو لە ئەسڵا لە سلێمانی نەبووە بەڵێ کە بیخوات من ناخێت چەند برا و خوشک هەن لە تۆ گەورەتر هەمویان لە من گەورەترن من بچووکی هەمویانە بچووکی هەموو ماڵەکە بەڵام نازانیت کەی ژنی هێناوە باوکێ ئەوە ناوەڵڵا تەقدیری دەکرد بە چەند ساڵ کە با بڵێن وەفاتی کرد جەنابی باوکێ باوکم دا 61 عمری خۆی کرد 61 ئەی دایکێ دایکم لە شتێکی دوانزەی 72 72 وەفاتی کرد لە لایت خۆ بوو نەوەڵڵا لە ماڵی کاکم بوو لە ماڵی کاکم باشە بەڵێ پرسیارێکی تر یەکێک لە ماڵی ئێوە ناوی جەندرمەیە ئەوە نەنکم بۆ دایکی باوکم دایکی با بڵێن مەلا عەبدوڵڵا بۆ پیاوە تۆ جەندرمە ئەو وەختی خۆی 3 کوڕی هەبووە کە باپیرم مردووە باش ئەتر نەیویستووە ئەم 3 کوڕە بەرەڵابن جلی شەو عەسکەری لەبەر کردووە کە چوون بۆ حوجرە و شت بەدوایانەوە بووە هەتا هاتوونەتە دەرەوە چون هێناوێنێتەوە لەوە پیان کتۆ فاتە جەندرمە فاتە جەندرمە لە ڕووی دڵسۆزیەوە بۆ کوڕەکانی بەڵێ باش تۆ خوێنەواری نییە نەوەڵڵا بۆچی خوێنەواری نییە وەڵی ئیتر وەختی خۆی ئەو پیاوە قەیمانە زۆرتر لەلایەن وەکو شتێ حرام وەکو گوناح وا بوو بەڵێ بچێتە مەکتەب و ئەوانە بەڵێ باسێکی جا ئێمە مشکلەکە لەوایە بە ڕەحمەت بێ دایکی وێنەی نییە نەوەڵا وێنەی نییە هەر نەیبوو هەر نەیبوو بۆ وەڵی ئیتر نەیبوو چوزان بە گوناحی زانێ گوناح باشە ئەی ئەم پیاوە شێوە ئەوە حاجی عەلی برامە حاجی عەلی براتە بەڵێ باسێکی ئەمەم بۆ کە ئەم ئیشی چی بوو ئەم ئیشی خۆی بەقاڵ بوو وەختی خۆی بەڵام ئەم ئەخیرەی تر حەمامی نالیە بوو حەمامی نالیە بەڵێ ئەو بوو ئەتر هەتاکو ئەو وەختەی کە ئیتر تێکچوو حەمامانە کرا بە دووکان هەر لە حەمامی نالی بوو تر دوای ئەوە لە ماڵەوە یعنی بە مڵکی حەمامی نالی خۆی بوو گرتووی بە ئیجاد باشە برایەکی ترێ هەیە باسێکی ئەم برایشمە تەمان ئەمەی پێشوو برا گەورەتە ئەی ئەم پیاوەیان ئەوە برا بچکۆلەکەمە کە بڵین سێهەم برامە باشە ئەو حسێنی مەلا عەبدوڵڵا باش طبعا سایق بوو باش تر سلێمانی ڕەمبێنی وی بیناستێ بەڵێ ئەو سەلۆجێکی پێ بوو ئەو دۆجەی خۆی بوو یان لەسەری بەڵێ خۆی بوو ئەمەش هەر وێنەیەکی تر پێم وابێ ئەمەشان هەر براتە ئەوە برایمی برامە ئەوە وەختی خۆی تر لەسەر سیاست دایم لە سجنا بۆ مەشهورە بە بلە جۆرج بلە جۆرج بەڵێ ئەوە لەقەبەکەی بوو باشە سەر بە چ پارتیە بوو حیزبی شیوعی سەر بە حیزبی شیوعی باش یعنی ئێوە کۆی تایفەکەتان لە بەرەی ماڵی باوکێ یعنی زیاتر بەوە ناسران کە شیوعی بوون بەڵێ یعنی کاکیشی هەر ئەو مەیلەی هەبوو نا کاکم نا کاکە نەیبوو نا کاکم نەوعێکی باشە ئەی با بڵێن ئەم برایی ترێ برا بچووکە کرد ئەو هیچ نەبوو ئەو هیچ نەبوو تااقەتی وەشتانی نەبوو ئەی باشە تۆ لە ژێر کاریگەری کام لە براکان تابووی ئەم برایم ئەمەی با بڵێن کە کۆمۆنیست بوو شیوعی بوو هیچ چیرۆکێکە هەیە کە تۆ یارمەتی دابێ کە وەڵی تر یارمەتێکەکەی چی بوو مەگەر یەکێ بەهاتایە مەسەلا بۆ لای ئەگەر لەەوە لە ماڵ نەبوایە مەسەلا بەیانێکی بێنایە قاغزێکی بێنایە من وەرم گرتایە یان بمایە تێ هەر ئەوە نابوو وا ڕێکەوتووەتە تەری و پێ بکەن مەسەنە شتێ پێ بجۆزنەوە ئەو ڕاپشتیوە باشە چیرۆکی کیتر هەیە قمری خانبینی خۆمان بێ لە کۆبوونەوەیە کا تۆ نەهێشتووە شاعیرێکی گەورە بەردەست بکەوێ بەڵێ ئەوە وەختی خۆی ئێمە 4 ماڵ بووین لە کۆڵانێکە لەکووا بوون کۆڵان لە لای ماڵی سەیبراهیمەوە سەیبراهیمی حەفید باشە شێخان بوو ماڵی باوکێ ماڵی باوکم نا ماڵی خەزوورم ماڵی خەزووری ئەجا ئەو وەختە هین هەبوو طبعا تۆفیق ڕەش هەبوو دەوری ملازم محسین و ئەوانەیەدی خەڵک زۆر لێ ترسا ئەمانە پەنجاکان بەڵێ باش پەنجاکان نا 54 و ئەوانە بوو من کە لەو گەڕەکە بووم 54 تۆ 53 شو کرد بەڵێ ئەنجا ئێمە لە کۆڵانێکا بووین لای ماڵی
کلێری سێمەجی ئەمەر درێژ بەیاخوا ماڵی ئەوان بوو ماڵی ئێمە بوو ماڵی نەجمەدینی خەیات بۆ ئەمرێ درێژ بێ سەژماوە ماڵی ئیسماعیل فەنی بوو ئیسماعیلی بڵێ ئیسماعیل شاوەی زەقی ئیسماعیل حەقی شاوەی ئەمە لە گەڕێکی شێخانی بەری سەرەوەی کانێسکان باش اینجا ئەمە کە طبعاً زۆر زۆر هینمان هەبوو سیقەمان بەیەکە بوو ئەیتر کە هێنی میوانیان نەهات کۆبوونەوانە بوو ئیزاری منیان نەکرایان گویم شو میوان و شتمانیە چونکە دایم تۆفیقە ڕەشە لەو کۆڵانەوە زۆرە ڕۆی لەبەر ئەوەی چاودێریە کرد چاودێری و کۆڵانەیە باش ڕایتە شەوێکیان کۆبوونەوەیان هەبوو مامۆستا گۆران و ئەوان لەوێ بوون مامۆستا گۆران بەڵێ جا ماڵی ئیسماعیل فەنی طبعاً ئاشتی خواز بوو وەختە مامۆستا گۆرانیش هیچ بەڵێ لەوێ بوونەوەوانە لە لیژنەی سەلامیان پێوەنە بەڵێ ئەنساری سەلام ئەنجا لەوێ بوون و کۆبوونەوەیان هەبوو ئیتر ئەوە لەم نەزانیم تۆفیقە ڕۆژ بە کۆڵانەکە هات لەو کاتا ئەو بە کۆڵانەکە هات مامۆستا گۆران دەرگاکەی ماڵی ئیسماعیل فەنی کردەوە ویستی بڕۆ پاڵێکم پێوە ناوتم بڕۆ ڕۆژوورەوانی وەڵایتر هەتاکو ئەوان ڕەت بوون و ئەوانە تەواو هین بوو ئەنجا مامۆستا گۆران هاتە دەرەوە ڕۆیشتەوە چونکە هەر نزیک بۆ ماڵەکەشی ئەو وەختە لەوێوانەیە یعنی بووی بەهۆی ئەوەی کەوا مامۆستا گۆران نەگیرێ باش وێنە هەن لە ناو ئەلبومەکەی جەناب تا بەڵام پەیوەندیشی زۆریان بە ماڵی ئێوە نییە ئەم ڕسمە چ پەیوەندیشی بە ماڵی ئێوەیە ئەوە چۆن پەیوەندی نییەوە هەم مەلاسعی کابان خەزووری دشەکەم بوو پشتی حسەین باش خەزووری دشەکە لە تەنیژێکی شێرەوە بووین باش سەری کۆڵانەکە نزیکی دراوسێتیش بوون بەڵێ سەری کۆڵانەکە ئەوان بوون چی دەربارەی مەلا سەعیدی کابان ئەزانی تر پیاوێکی سلامی و قسە خۆشی تر خۆش و شەموو شێوە لە ماڵی پێم وا بێ شارەزاش نەبوو لە بواری ڕێزمانیە بەڵێ خەمیش بۆ مەبەستم ئەوەیە ئەو کاتە دەرکەی پێ کرد بەڵێ چۆن بەخوا دائیما هەموو هاتن بۆ لای ئەو وەختەوە بزانم حەمەسەعی قزاس چەند بەهاتایە بۆ سلەیمانی ئەچۆ خزمەتی ئەو هاتە حەمەسەعی قزاس وەزیری ناوخۆی سەردەمی هات بۆ لای هات چۆن پیاوێکی زۆر عەجایب پێشکەوت و خواز و پیاوێکی پیاوێکی زیرەک و ترشەو لەگەڵ خەزوورمادا نیشتن بەڵێ لەگەڵ سەیحما زۆر خۆش بوو کاک بەهجەتی کوڕی شتی ئەخوێنەوە حسێن شتی بۆ ئەخوێننەوە ئێتر زۆر خۆش بوو یعنی بەڕاستی تۆش لە مەجلیسیا دانیشتی بەڵێ ئەم ژنێکیە ئەوە خوشیخانی خێزانێتی خێزانی سەعید کابان بەڵێ ئەمیش دیارە ژنی ئەو پیاوە بوو بێ هەر زۆر ژنێکی ڕێک و محتەرەم بەڵێ ئێمە ئەمانەیە بزانین تۆ کەی شوو کرد بە کاحسێن وەڵاهی 53 بەڵێ باش هەندێک وێنە هەیە هی پێش 53 بەڵام لە ئەلبومی ماڵی ئێوە ماوەتەوە هینی ماڵی کاحسێنە وەنیە ئەم وێنەیە پێشکەش بە مەلا بەکر بۆ یادگار خوابی پارێزە حەسەنی سەیحمە و لەگەڵ حەمەدەمە بەڵێ ئەوە کاکە حەسەن و کامیان کاکە حەسەن ئەوەی ئەولا باش ئەوە کاکە حەسەن باڵا بەرزەکەیان کاکە حەسەن با بڵێن ئەمان بەڵێ بەڵێ ئەمەیان حەمەدەمەیە کاکە حەمەی دەمەیە باش باسێکی ئەو پیاوەمان بۆ کە باسێکی کاکە حەسەنمان بۆ بکە کاکە حەسەن مەشهورە بۆی پیاوێکی قسە خۆشی سلێمانی زۆر پەیوەندی تۆ ئەوانە حەزەکەم بۆم باسکەیت پەیوەندیمان زۆر زۆر بوو پێکەوە چونکە کاکە حەسەن ئەلە لەکسەر لە ماڵی خۆمان بوو نەڕۆیشتەوە ماڵی خۆیان دوور بوو لەسەر چنار بوو ئەتر یەکسەر هاتەوە ئەوێ یعنی شەوی وا بوو کە هاتەوە دران هەرە هاتەوە ماڵی خۆمان نەڕۆیشتەوە ئەتری ئیسانێک بوو تااقەتی نەچوو لەگەڵێ ئەمە نەقسەی خۆ ڕاستەکە جا باشە کاک حەسەنیش کاک حەسەن وا بێ ئەڵبەتە کە حسێنی ژەروا بوو ئەوانە مەشهورن بە قسەی خۆ سلێمانیە کۆمەڵی خەڵک بوون هاوڕێشی زۆریان خەڵک زۆر پێیان لەکاوە باشە ئەی ئەم وێنێش هەر وێنێژی جوانە بەڵێ ئەوەی ناوەڕاست کاکە حەسەنە ئەمەی با بڵێن کلاوە سپێکەی لەسەر ئەوەی تەنیشتی ئەو لای کاگبراییمە لیوا بوو
ئامۆزایانە برایم فتحوڵڵا. ئیبراهیم فتحوڵڵا. بەڵێ. باش. ئەی ئەمانجی. ئەوە حسینە. ئەوەش هاوسەرەکەی جەنابتە خوا لێی خۆش بێت. تەمەنیان ئەوەندەی بین بوو کە حەسەن و کاسێ. بەڵێ بەڵێ. برای تریان بوو؟ نەوەڵڵا هەرو دوو برای. هەرو دوو برای. بەڵێ. باش. نازانی کە حەسەن کوێی تەواو کردبوو؟ وەڵاهی وەبدام هەر سانەوی تەواو کرد. بەس لە شۆڕشە حاکم بوو. بەڵێ حاکم بوو بە حاکم بوو حاکم حەسەن مەشهورە. بەڵێ. بەڵێ. ئەمە شوێنەیەکی ترە بەس ئەمانەی تر چیان کە حەسەن دیارە معلومە دانیشتووە وەنباخێکی لە ملایە پورزای باوکی ئەو کاکە عیزەتەوە عیزەت عارفە باوکی ئەوان پورزای حسەین بوو. باش. باوکیان. جاوەش دکتۆرە گەلاوێژی خوشکێتی. ئەمەیان بەڵێ. دکتۆرە گەلاوێژ. بەڵێ ئەوش ئەڵماسخانی خوشکێتی پێگەشی ئەوەش ئەوانە. بەڵێ. ماڵی سەی ئەحمەد. بەڵێ. ئەمە وێنەی سەی ئەحمەد نییە؟ بەڵێ ئەو مامەسەی ئەحمەد. مامەسەی ئەحمەد. باسیشی مامەسەی ئەحمەدمان بۆ. بەخوا. ئەمان ئەسڵەن لەکوێوە هاتوون؟ وەڵاهی ئەمانیش هەر خەڵکی سلێمانی لە قاچۆلانەوە هاتوون. باش. بەڵام لە چوارباخ و سەرشەقام گیرساون یا لە شێخان؟ نە دەرگەزێن. لە دەرگەزیان. بەڵێ. باشە. ماڵیان لە دەرگەزێن. اینجا تۆ ئێوە بەڵام ئێوە لە سەرشەقام. ئێمە لە سەرشەقام. وانییە؟ بەڵێ. باسێکی دەورانی خۆتمان بۆ بکە لە مناڵیە. بەڵێ. بەچی بەسەر دەبرد قمری خان؟ وەڵی تر لە ماڵەوە بووین و ئیتر هەر بەخوا من هەر خەریکی وازان بۆ گوفێن و مناڵی خۆم بکەم هەر خەریکی وشتانە بووم و بەڵام جار بە جارێکیش کڵاومە درو. کڵاو دەدرێت. لە گەڕێکی ئێوە چی ئیشێکی دەستەکرا؟ وەڵا زۆرتر زوربەی کڵاش و کڵاو. کڵاش و کڵاو. یعنی کچانی گەڕک زۆربەی زۆری مەشغوڵی ئەوە هەر مەشغوڵی ئەوە بۆ نەرەوە. باشە لیانە کڕینەوە؟ را بە جوولەکەکان و بۆ بازن و ترمت و مور و شدەیانانە جوولەکەکان نەگەڕان بە کۆڵەوە کۆڵانەکانە تر شتیان پێبوو قماشیان پێبوو تر بە پارە نەتانەفرۆشت؟ بە پارەش پێتان؟ نیانە کرد بەوە. باشە. چی و چی دروستەکرا لەو دەورانە لە گەڕێکی ئێوە؟ کڵاش و کڵاو ئەو شتانەی تر ئارێوەڵای ئەی قەزازی و قەزازی لە گەڕێکی ئەمە نەبوو ئەو خشتانە. باشە لە گەڕێکی قەزازەکان زیاتر کێ بوون ئەو ئافرەتە ئەو باڵێن دەستە خوشکانی تۆ کە شارەزابوون لە مەجای کڵاو چنین و وەکو کێ لە سلێمانی؟ وەکو ماڵی عیزەفەنی بڵێن کاکەی کچەکانیان جوری خوافیکە خەیری مردووە ئەوەی درو بەدریم ئەیدرو ئەتر هەروە بێتەوانێ ماڵی مام ڕەمەزان هەبوو ئەویش کچەکان هەموو کڵاویانە درو زیاترەوە ئیشی کچان ئەوە کچان بوو. باشە ئەگەر یەکێک دەزڕەنگین بووایە کڵاشنێکی باش بوو کڵاوچنێکی باش بوو بێ کە ئەچووە ماڵی خۆی تیانە هەبوو هەر بەردەوام بێ لەسەر ئەوە یان ئیتر مێر قوبوڵی ناکرد بۆ مەشغوڵ بێ. دوای ئەوە نەدەتوانی مەشغوڵ بی وا بۆ ڕازی نەبوو. نەهێش بەڵێ. ئەلێ باشە تخوا قمری خان ئەمە شیە ئەم پاڵەوانە ئەمە چی ئەم بێنێ؟ ئەوە باوکی پورزای خەزورم بوو. باوکی مام کەریم خوافیکە ناوی چی بوو؟ فەتح کەریمە ئەوە. فەتح کەریم. بەڵێ. جاوەی تر ڕەسامێکی زۆر عەجایب بوو کاگە ئاسۆ وەڵڵاهی ڕەسمی زۆر بۆ کردبووم بەڵام نەماوە ڕەسمەکان لە ڕاکردن و شتا ئەوانە هەموو. ڕەسمی بۆ کێ کردبوو؟ بۆ من یعنی بۆ دیوارەکان کە هەڵی واز. ئەی ئەمە چییە بەسەر بەسەر پەتیشیان ڕایە کرد ئەوەشیان هەبوو. یعنی وەرشەوان بوو. زۆر عەجایب بوو. خزمەتی لەگەڵ ماڵی خەزوران تا. بەڵێ ناڵێم باوکی پورزای خەزورم. ئەو جۆرە یاریانە ئەکرا لە سلێمانیا چیتر ئەکرا؟ وەڵڵاهی تر هەر ئەوانە زۆران بازی ئەو جۆرانە بازی ئەکرا و ئیتر فوتبۆڵیان نەکرا و نازانم. بە بیرەوەری تۆ فوتبۆڵیان لەکوێوە کرا قمری خان؟ بۆ خوایە هەر ئەیانگوو مەلعەبەکە ئیتر نازانم مەلعەبەکە و مەکتەبی سانیش حوشەی مەکتەبی سانیش. باشە پێش ئەوەی ئێوە بچنە عەقاری ئەو خانووە بکەن لە عەقاری تۆ بە دەشتی تارەخانەکە بینیوتە؟ زۆر ئەرێ وەڵڵا بۆ مناسەبات ئەچووی؟ بۆ مناسەبات ئەرێ وەڵڵا چووم. باشە قمری خان ئەی ئەمە چییە ئەم مناسەبەتە؟ ئەوە هینی ئەیانگوو یەومەل جەیش. یەومە جەیش؟ ڕۆژی سوپا شەشی کانون. ئاکەوایتر وابزانم کە شەشی کانون شەشی یەکە دوو ڕۆژی ترەکە بە قەولی ئێستا چواری یەکە. تۆ بۆ ئەو مناسەبەتانە چویت؟
وەڵا نزیکە چونکە زۆرتر مناسبەت لە بەدەرکی سەرا بوو سەرا بەدەرکی سەرا لە ئێمە نزیک بوو بەوە ئینە شەو وانیەوە شەو وا هەموو چوین. باشە کە تۆ دوایینە سەر کاتی شوکردن و شتەکە بە مەوزوعەکان بە زنجیرەی بڕە. بەڵێ ئەمە چی؟ ئەوە حسێنە. کە حسێنی باشە لەوە ئەچێ کە حسێن بەجلەکانی مناڵیا سێحمە وەزعی باش بوو. زۆر بێ قەزابی زۆر دەوڵەمەند بوون. دەوڵەمەند زۆر زۆر ئەجێەوە لە ئینەکانی سلێمانیەتە چی بوو؟ هەتا توتنوشتی لە گومرگە سوتاوە کە لە گومرگە سوتاو توتنی ئەویشی تیا بووە کە هەمووی سوتاوە. ینی بەشی ئەویشی تیا بڵێ بووە هۆی ئەوەی کەوا لە ڕووی داراییەوە کەم بڵێ زەرەری بەرکەوت. زەریش زۆر بەرکەوت بڵێ. من ئەمێ هەندێک پرسیار بکەم بەڵام بە تۆزێ ڕسمی جوان هەن ئەوانش ئەو ڕسمە جوانانش ببینین. ئەمانە چیان؟ ئەوە یەکێکیان توباخانە خوا عەفویکایە کامیان جلکوردیەکە؟ جلکوردیەکە توباخانە ئەمەیان ژنی خوا لێ خۆش بوو کەریم قەرەنی ئەوەش بەهاری خوشکەزایەتی یعنی خەرخوشی بوون لەگەڵ ژنەکەی ئیسماعیل شاو عیسا بەهاری خوشکەزایەتی ئەوەش ئەوان بەهاخان بەڵێت ئیسماعیل شاو بۆچی ئەمان لە ئەلبومی توا ژنی کەریم قەرەنیە و ماڵی ئیسماعیل ئەوانە بۆچی؟ ئاخر زانیی زۆر تێکەڵاوەتیمان هەبوو ڕەفیقاتیشتانە زۆر زۆر باشە من ئەوێ پرسیارێ بکەم توخوا تۆ ڕەفیقەکانێ هەر هەمووتان چۆنتان ژیانە گوزەران مەسەرەن هەر ئەو بوو سەردانی یەکتریتانە کرد و تەواو؟ وەڵڵاهی تر ئەچوینە دەرەوانێ و تر ئەچوین بۆ سینەما و بەخواو ئەچوین بۆ سینەما ئەچوون بلیتان ئەبڕیان بیستومە تۆ بلیت شتیشی نەبڕیوە جار ئاخر ئەزانی چی ئەو وەختێکە بلیتم کە حرامە بچیتە ژوورۆ بلیت نەبڕی پارەکە حرامە ئەوە نەبوو لۆجێکمان نەبوو ماڵی کاک عیزەت بڵێنێ نەمبوو کوڕی مەلاسایی کابانزاوەمان بوو هەفتەی لۆجێکیان هەبوو. بۆچی؟ ڕئیسی بەلەدێ وا بوو. ڕئیس بەلەدیە بۆ شەوی هەفتەی یەک شەو. باشە لۆجێک بۆ ئێوە؟ لۆجێ بۆ ئێمە تەرخان بوو ئەچوین. بۆیە پارەتان من بیستومە تۆ لە سەربانیشەوە سێرت کردووە؟ بەڵێ لە سەربانەوە چیغمان هەبوو لە سەربانی تر ئێمە و ماڵی حەمەوەگی شەوکە بەگ و ماڵی ئیسماعیل ئەفەنی وترە موچیغەکانمان لای یەکەوە بوو ئیتر شەودا ئانیشتین فلیمیان تاقیە کردەوە هاوی نەبوو بڵێ سینەمای گۆیژە و سینەمای سیروان ئیتر شەودا ئانیشتینە تا فلیم لێ بوونەوە تاقییان نەکردەوە. باشە ماڵی ئێوە لەکوێ بوو قومری خانوات تۆ ئەو سینەمایانە نزیک بووە لێدا؟ لەکوێ بوو نازانم ماڵی حاجی مەجی میسریە زانی؟ شێخان بەڵێ پشتی ئەوان بووین ئێمە پشت یعنی ئێوە لە کارێزی ئەحمەد زەنگە نەبوو؟ ئەو دیوە کارێزی ئەحمەد زەنگە بوو ئێوە پێشتر ئێمە کەوتە سەر گەڕێکی لەوێەوە لە چیخەوە دیار بوو سینەماکان چونکە بینای بەرز نەبوو بینا نەبوو. فلیمانە چی بوون کە ئەو بینین؟ بۆ خواترە فلیمی عەرەبی بوو کورایتر سوزان فەریدە درێژ بوو کورا عەبدولحەلیم بوو تشت بوو هەر خۆشم بوو فلیمی تر عەسابە بوو عەسابەشتان سەیرەکرد ئەی هەندی؟ بەخوا نازانم هەموومان سەیرە کرد. باشە چییە لەو مەمەسیلانە و بیرماوەی ئەو کاتە؟ وەڵای تر ئەو کاتە باباوی کەمال شەناوی و کەمال شەناوی بوو ئەنۆر وەژدی بوو هەروە بێتەوە میریەم فەخریدین بوو سەباح بوو. یعنی ئێوە ئەوانەتانە ناسی چۆن باشە مناقەشەتانە کردی فلیمەکان زۆر کامیان خۆش بووە و کامیان ناخۆش بووە گەر خۆش بووایە کە ئیتر فلیمەکەی ئیشی کردایە یەکسەر ئەچوین بلیتمان دەفڕی ئەچوین بۆ سینەما. ئەمە بێزگەلەوە لە چیخی شۆسێتانە کرد خۆش بووە. باشە ئێمە قسەمان زۆر ماوە لەگەڵ جەناب بەڵام بە پێکەوە وچانێک بین. خۆشەویستان وچانێک و دێنەوە خزمەتتان. قومری خانی مەلا عەبدوڵای بەقاڵ ئێمە پێشەوەی کە وچان بین زۆشتمان باس کرد بەڵام حەزەکەم ئەم وێنەیە وێنەیەشی زۆر جوانە حەزەکەم بینەران بیبینن و چیرۆکی هاوسەرگیری نێوان تۆ لەگەڵ بەڕەحمەت بێ کا حسێنی سێ ئەحمەد باسی چۆمان بۆ بکات چۆن بینی بەخوا نەملیوە
ئەزانم بوو هەمووتان خێرا سوێنە خۆن وەڵام دیوە خۆ چیرۆکیی هەیە تۆژ چیرۆکە سلێمانیە جوانەمان بۆ بجارڕ نەمدیوە هەر نەمدی باش چونکە هەچەند ینی بورزە ئێمە نەنکمان قشکە بەڵام هەر نەمدی بوو پێشتریش نەتبی هەر نەمدی بوو باشە چۆن باسی لێکرا تر هاتن تەبعاً دایکی و خوشکی و هەموواتن بۆ داوام باش ئەتر پاش ماوەیە تر ڕێکەوتن لەگەڵ دایکم و باوکم پێ ئەوەی تۆ یەک وشەی تیا نابێ ممنوع بوو باشە بۆ مەمجارەوە تر دوای ئەوەی تر ڕێکەوتن و باشە قومری خان پەرسیشان پێ نەکردی نەبەخوا پێشیان نەوتی ئەدەین ڕەجێیان ناوەڵڵا ڕێئیشان وەرنەگرت باشە چیان بۆ کردی وەڵڵا بازنیان بۆ کردم گەردانیان بۆ کردم بۆ ماشەڕەکە بازنەکەەوە دیارە نەوعی چی بوو ئەو گەردانەکە نەوعی بازنی هینیان پێگو دەبابە بازنی دەبابەوە دەوڵەمەند نەبووایە ناکردەوە گەردانەشان بۆ ئەوە کرایە گەردن باشە چیتر ئیتر جلی جوانیان بۆ کردم و ئیتر ئاوایی باشە بۆ ئیتر ئەڵقە و مستی لەوە ئەوانەشەوە ئەو سەعات و سەعاتیان بۆ کرد چە خودو لە سەعاتێ نازانێ بەری وەڵڵا لێ دەزانێ خۆی بۆ جلەکان نیان بردی جلەکانیان بۆ نێتە ماڵەوە تا هینە هاتە ماڵەوە وەختە بازرگان لای کێ بوو قماشەکان ئەیانێ نایە ماڵەوە هەچ کەس مەعمیلی خۆی هێنایە ماڵەوە ئەوەی کە هینی بووایە هێنایە ماڵەوە شتی جوانیان هەیە ماڵەوە لە ماڵەوە بۆیان هەڵە بینی خۆمان بێ خۆ تازە ڕۆشت و بڕایەوە قماش پیاوت و قماشی گرانبەها بێنن یان هەرزان هێنابوویان زۆریان هێنابووی تر ئەوەی کە دانیشت بوو تەوان ئایدیەمە بوو ئەوە هەڵیە بژارد یعنی لەوە شاتەوە بۆ نەبوو قسە بکەیت حد لە زوور و دانیشتویتەوە هەر نەبوو سەیرمە کرد چەند کەس لەسەر تۆ جلی کرد بەڵێ چەند کەس لەسەر تۆ جلی کرد وەڵڵا کەس لە دشەکانیشێ کەس خوشکەکانی خۆشم هیچیان ناوەڵڵا بەڵام عاتە دوا بوو مەسا خوشکی بوو کێ تەکلیفیان لێ کرد تۆ لێگەڵ باشە کەوای چیان بۆ کردی سوورمە ئەوێ لە بەرمایە کەواکەیە و باشە دەسماڵی دانتێل و باشە سەڵتەیەوە یان هێلەکە کەوا ئەوەیە لەگەڵ بەرما هێلەکە ئەمەش دەسماڵەوەنە دەسماڵەکان عادەتەن دانتێل بوو قماشی دانتێل باشە مەش بەناوی بەرنامەکەمانەوە زۆر پیرۆزبایی لەکەین وڵا چکەمە دواکەوتین داوای لە بنەکەم کاشە لەدایک نەبوو بین باشە ئەمە حەفسەی مەلا عەبدوڵڵا قومبی مەلا عەبدوڵڵا ڕووناکی میرزا کەریم باسی ئەمێنێشمان بۆ بکە ئەوە وەختی هین بوو هەفتە و چوار بوو لە دەرەوە بووین کەفرەکانی تەوێڵەیە لەبەر کەفرەکە حەفسەی خوشکم هاتووە بۆ لام لەگا گرتمان ئەو ڕسمە ڕووناکیش لە ماڵی ئێمە بوو تەبعاً کام ڕووناک کچی میرزا کەریم ئەو کێیە ڕووناکی میرزا کەریم خوشکی غەفوری میرزا کەریم جەلالی میرزا کەریم خوشکی ئەوانە خوشکی ئەوانە ئای فورزامانە بەڵێ ڕاستە باسێکی کە حەسەنم بکە ئەمەش وێنەیەکێتی داوەتە و ئەمانە چیان لەگەڵ یا و ئەنجا کاتی ئەوەیە بە تەفسیل باسی کا حەسەنم بۆکە دکتۆر کاوس قەفتانە حسێن سێ ئەحمەد جەمال قەرەنی حاکم جەمالە جەمالی فەخری واسی بەگە جەمالی فەخری واسی بەگ برای مامۆستا ئەنوەرە حەزەکەم باسێکی ئەو پیاوان بۆ بکەی ئەو پیاوە زۆر قسە خۆش بووە جەنابی کە حسێن بەڕەحمەت بێت تۆ یادگاریی خۆشمان بۆ بژێڕەوە ئەمەنە قسەی خۆش بوو کاک ئاسۆ لە ماڵەوە قەتاقەتە نەچوو لەگەڵی ئێساژە و کوڕی سۆراندا ئیمە بە قسەی ئەو فیەکەنی ڕاست ئەرێ بۆ هیچ یادگاریکی خۆشە بیر نییە بۆ مامجێڕیتەوە تر یادگاری چی بۆ بگەڕمە وەڵای ئەگەر قسەی ئەو بۆ بگەڕمەوە هەر زۆر زۆرە قسەکانی زۆر خۆش بوو پیاوێکی مەحقوول بوو وەکو ڕەفیقی مناڵەکان وە بوو پیاوێکی زۆر بوو یعنی باش بوو بۆ مناڵ باوکێکی باش بوو تەمە ناکەم هەموو باوکێک ئەو مەسئولیەتەی سەرشانی خۆی بزانێ هەز باوەڕ ناکەم هیچ پیاوێەوە کۆسێن بەڵێ ئەمە ژوێنەیەشی زۆر جوانە قومری خان ئەمانی چێن حاجی ڕەحمانی مەلاسەعیە حاجی محەمەدی مەلامینە وحسینە ئەوە کە عەزیز سەعی مەلا عەباسە ئەمەیان چی بوو ئەمە شەزانم بەس نایەتە خەیاڵم وڵای بابزانم ئەوان چییە ئەوەیان
مامۆستا سێ محسینی خەتاتە کەواتە یەکەم مامۆستا مەلا ڕەحمان کاک حاجە ڕەحمانە ئەمەش کاکە حەمەی مەلامینە ئەمە وتمان کێ وەڵا حەزەکەم بینەران بزانن کا عەزیزی مەلا عەباسە ئەوەش کاک سێ محسینی خەتاتە ئەوەش کاک حسێنە نازانیەوە مناسەبەتە چییە؟ بەخواوە هینێگەکرا دایمە هینی وابزانام غورفەی تیجارە و شتیوە ئەو غورفەی تیجارەیە ڕاستە فەرمی باشە ئەمەش ئەوە پوریشم و خەسووشمە دایکی حسێنە ناوی چییە؟ عاسمەخان عاسمەخان تو باسێکی عاسمەخانێ بۆ نەکردین هەم پورتە هەم خەسووتە وەڵی تر هەتا بڵێ ژنێکی ژنانەی ژنی باش بوو هەتا بڵێ دەست و دڵجوان خوشکی دایکتە نەوەڵی باوکن باش دایکیان خوشکە لەگەڵ باوکم دایکیان خوشکە پرزازان ئێوە بەڵێ باش ئەرێ وەڵی تا حتا نازانە تا وەسیکەی ژنی چاک بوو چی لێەوە فێر بوویت؟ وەڵی هەچی شت لەوە فێر خۆ بە تەلەبەی ئەزانی ئێستاش هیچێک لەو شتانی کە تۆ فێر بووی لەوە تر هەر لە فەردە فڵاوە هەر لە سەر و پێوە هەر لە شتی جوانەوە هەر لە ئیشی هەویرەوە هەر لە پاقلاوە هەمووی لەوە فێر بوو باشە پرسیارێک بۆچی خۆ سەرشەقامیش هەموو ژنی سەرە و ئاغری تیا بووە ئاخر من مناڵ عەرز دەکەم چوارباغ تایە بوو هەموو شوێنێک وە کفتێکیان باش زانیوە بۆچی هیسابوونکەران بەناوبانگە ئاخر هیسابوونکەران هەر لەوەتی هەم من فکرم بێ هەرە کتانێک کفتی سابوونکەران ئەخ بۆ ئەوان هەر لە بەرەوەی هێلکەیەکی تێکرا وەڵا مەسەلە هێلکە نییە خۆی مەژەمان کرد هێلکەی تیا مەسەلە گەورەیەکەیەتی کەیان کرد اینجا خۆشیش دەرەچوو ئەرێوەڵا خۆش دیواریشی ئەستور و هین نەوەڵاتە نەبوو باشە ئەی سەرشەقامی ئێوە بە چ خواردنێ زۆر مەشهور بوو؟ وەڵا هەمووی بە خواردنی خۆش هەمووی بە بەڕاستی لەگەڵ ئیتر ئەم عانانە پرسیارێکی کەم هەیە قوندی خان بۆ بە پڵاو ئەڵێن پەردە پڵاو پەردەکە چییە؟ فردە فڵاوەکە آخر ئەزان کە فردە فڵاوەکە ئەمەنی شت تێکە لە کاک ئاسۆکەتی ئەیکەی وەکو ئێستا چۆن دەڵێ بریانیەکەی شتی بەڵام ئەو نییە چیتان تێ کرد پڵاوەکە کفتە وەزیری بووە کردو بەڵێ تر بام و کشمیش و داو دەرمانی خۆی جیایە بە برنجی کوردی ژەکرا بە برنجی کوردی پەردەکە ئەو نانە نەبوو کە ئەخرایە ژێری نانەکە ئەخرایە ژێری بە چوار دەوریا هەڵەدایەوە بۆی پێوەی نەنووسێ ژێرەکەی چەورە کرد ئەو بنەخڕی کە دیت ئەو هەویری تیاخنرا هەتا نیوەی لە نیوەیە ئەنجا نانەکە تێ کرد نانی تیریاتیادیان بۆ دەکردەوە بۆ دەکردەوە بۆ دەکردەوە ئەنجا دوای ئەوە چاڵێک بوو هەڵەکان بەقەدر ئەو بنەی کە وەکو مزراح وایە تێدەکرد ئەنجا ئیتر لە دوای ئەوە سەرت داپۆشی بە سینەکەی خۆی و خەڵوزی بۆ گەژە کردەوە لە چوار دەوریاوە کرد بە سەریشیە ئەتر هەتا ئاڵە بووکە دەری هێنا ئیتر ئەوە پیانە گوفە دەفڵاو زۆر جوان بوو مازەرەکەی ئەمە ژوێنەیە کە کێوشێن ئەمە ئەوە باجی فاتم خوا عەفویکانانەوامان بوو نانی بۆ کردین منیش هاتم بە دیارەوە دانیشتم بۆ نەدەستم لە سەرنانەکەیم یعنی هەر ئەوە بەس بۆ ڕسمەکەی ناخۆ نانەکە نەکردووە ئەو ژنەوەیە کردی یاڵێکی بەچەند بۆ کردن ئەو وەختە وەڵڵا هەرزان بوو شتێ نانی شێ بردەوە لەگەڵ خۆیان ئەرێ وەڵا نانی شێ بردەوە عادەتەن ناسکەنان و ئەوانشتان ناسکێنان هەر زۆر خۆش مارمارۆکەش بۆ پەیمان و پەیمانەوە باشە ئەمە ژوێنەیە کە ئەم ژنە ئاخر هەر جەنابی بەڵێ ئەوە چیتان لێناوە لەوێ وەڵا ئەوە خەریکی چێشتێک کردم بوومەوە پەیمان گرتوێتی بە ساقی باش کاک پەیمان کوڕە گەورەیەتی زوو بە ساقیەوی باش ئەمە سەر و پێیە بەخوای تر نازانم تەسەورەکەم سەر و پێ جڕە خەریک بووم نازانم ژنی وەکو ئێوەمانانیش من لەو باوەڕێیان بەلای چێشتی شابڕۆ خۆشە بێوە نیە ئەوە نییە بەس ژنی ئێستا لەگەڵ ڕێزما بۆ نەوەی ئێستا نەوەی نوێ سینەوە بوردە تاقیە کاتەوە و لە کەناڵەکانەوە شت وەرەگرێت دوایی خۆی لاسایە نەکاتەوە شتێک دەرەچێ خۆشی حەزی لێ ناکەوە ئێستا هەمووی خوێنەوارن ئێستا باشیش بۆکە ئێمە فێر بووین نەخێراوار بوون ئێستا هەمووی لە کتێبا دەرەهێنن ئەمە کامیان توی ئەوەی دانیشتم منمەوە هەردووکیان دانیشتون ئەویان لەسەر کورسێ من لە خوارەوە لە خوارە باشە ئەمە لای پیرە عەلادینەوە باشە تۆ فەرمووت هیچ خوێنەواریەکە نییە نەبەخوا ئەی باشە قسەیەکەیە لە کوڕەکانی خوانیان بڕێ لە پەیمان و لە سۆران و
لە کاک بەرزان تۆ وەزیفە بۆ نووسیونەتەوە ئەمە چۆن؟ والله کە هاتنەوە لە سنفی یەکی ابتیدایی خوا تا سێش ئارێ بە قورعان هاتنەوە تااقەتیان نەبوو وەزیفە بنووسنەوە خەڵیان نادانە چۆن بۆ یاری ئەمگوو بۆم دانێن من بۆتان کامەتان بۆ بنووسمەوە ئەنگوو ئەوە ئیتر مێ بۆ مەنووسینەوە تۆ لاسایی دەکردەوە لاسایی وەکو ڕەسم ئیستیفادەم لێ کردارێ والله ئیتر ئەوانیش کە لە یاری ئەهاتنەوە بەرەبوونە تەشتەکە و خواردنەکە و وەزیفەکانیشان نووسرا بەس باش هەستن نەکرد ئەبە زەرەریان لێ ئاخدا بەزین پێ ئاخر نابێ ئەوە بەزین ئەوە شتە بۆ شێوەیە نابێت باشە ئەم پیاوە کێیە؟ ئەوە ئەستاو ڕەحمانی گوروونە ئەمە دۆستی ئێوە زۆر دایم لەگەڵ حسێنا بوو ڕەفیقی بوو زۆر ماوەش کرد نەوەڵڵا ئەمریکای ئەفریقایەخوا ئەمانە شوێنیشی زۆر جوانن ئەمانی شێن لە پشتەکەشی چی لێ نەنووسراوە مامۆستا بێخوت و خەزورمە مامۆستا بێخود ئەو با بڵێن جلی مەلایەتی مێزەرەکە ئەو چۆن لەگەڵ ئێوە مامۆستا بێخود زۆر ڕەفیقی خەزورم بوو زوو ئەهات بۆ لای ئاری وڵا هەتا شەوێکیان ڕۆژێکیان هات وتی سەی وتی ئاوتی تۆزانیم شەوچیم کرد وتینە وەڵاوتی نەهێ ئەمری خۆم نەزانی چەندە ئیمشە قورعانەکەم کردەوە لە سوورەتی نقامە مەحموودا عمرەکەم دۆزیەوە مامۆستا بێخود فەرمووی بە حسابی طریقی ئەبجەدی ئەوانە باشە ئەم ژنە خانومانێکیە ئەوە براژنمە خێزانی حاجی عەلی فاتمە محەممەد ماوەش کورد بەڵێ بەینتان چۆنە؟ والله بەینمان زۆر ئێوە دش و براژدن والله معقول نییە بەینتان زۆر والله ئەمەیان وایە ئەی ئەم بەڕێزە ئەوە گوڵزاری ئیسماعیل شاوەسە خێزانی مەحموودبەگی مەجیبەک باشە بەڵێ بۆ لە ئەلبومەکەی توایە ئاخر زۆر پێکەوە بووین لەگەڵ ماڵی ئیسماعیل شاوەسە ئێمە ڕەفیقاتیتان زۆر باش لە تەنیژێکیشەوە بووین باشە ئەمە ژوێنەیەکی ترە لە ڕاستیە ئەم وێنەیە زۆر زۆر جوانە سەیرانە باوەڕ ناکەم ڕۆژی نەورۆز ئەمە ڕۆژی گردی بەڵێ مامۆستا عومەر ساڵح و حسێنی سەیاحمە پەیوەندی لەگەڵ ڕەفیقەکانیان چۆن بوو زۆر خۆش پەیوەندیکی خۆشیان هەبوو دیارە ئەمە قسە خۆش و ئیتر خۆش بەشرە بوو ئەمە چییە؟ ئەوە جەمالە خانە باسێکی جەمالە خانم بۆ بکە ئەوە جەمالە خانە ئەوە سۆرانە ئەمەیان سۆران کێیە؟ سۆرانی خۆم سۆرانی خۆمە باشە ئەمە شادانی کچمە ئەمەش کچەکەی خۆیەتی بە باوەشەوە لیندا کچی جەمالە خان ئەمە جەمالە خان مەسیحی بوو بەڵێ مەسیحی بوو باش لە گەڕێکی خۆتان لەگەڕێکی ماوەش کورد لە نامانەوەیە لەخوا بەسیار پەیوەندی ماڵێکی مەسیحی لەگەڵ موسڵمانە هیچ مشکلەیەکی تان نەبوو مشکلەیەکشتان نەبوو بەخوا ئەگەر شتێکی بۆی جەرمەوە زۆر عەجایب لێ بخوا مامۆستا باوکی شۆڕش و بەهاسوورەت ناو مشکلە نییە قسەکەمان چیرۆکەکەمان بۆ بجارڕەوە اختەفی بوو مامۆستا محەممەد ڕۆ بۆ فکرم چۆنە دقیقا مامۆستا محەڕەم باش چیرۆک نووس و شەهید محەڕەم محەممەد لەوێ خۆی شاد لە ماڵی شێ لە ماڵی جەمال بەشیر ئەوسا جەمالە خان نهاتبوو لە ماڵی جەمال بەشیر ئەوانیش مەسیحی بوون کاک جەمال شوبرای بوو بە تەنها لە خانەکە بوو ئیترهین لەوێ کاک محەڕەم لەوێ اختیفایە کرد خۆی شاد ماوەیەک لەوێ بوو یعنی ئاوا پەیوەندیەکان خۆش بوو سەری نیوەڕۆ من بە چ خواردنێکیان هین بوویت تۆ سەرسام بووی من خواردنی ئەوان زۆرە خۆم ئەوانشی من زۆرە خۆن ئەوان زیاتر چیان بۆ تۆ نارد ئەوان زۆرتر کفتە ئەوانش کفتیان خۆش کفتەینی حامزی بێڵێن کفتەی ئەوان مووسڵیە تەقریبا دەسووری زۆرتر لە جێژنایکەن ئەی ئەوان بە چ شتێکی تۆ سەرسام بوون ئەوان هەموو شتێکە چێکمە کرد کچەکان سەیریانەکە ئێستا هەموو چێشتی من لێنێن تۆ بووی بۆ وەستا ئەم کوڕە کوردە ئەوە دکتۆر بەختیار شەهید دکتۆر بەختیارە زۆر دکتۆر بەختیاری مەلا خالید بەڕەحمەت بێ زۆر دراوسێ بووین و زۆر شتێک تەڵاو بووین هاتوچۆیەکی زۆرمان هەیە درود بۆ گیانی پاکی هەموو شەهیدانی ڕێگای ڕزگاریمان بابینە سەر هەندێ وێنە هەنهی مناڵانن
ئەمە کامیانە؟ ئەو سۆرانە. ئەمە کاک سۆرانە. بۆچی کێتە سەر سۆران ئاوا پێەکەنی چییە مشکلەکە؟ ئەی ئەمە کامیانە؟ ئەو بەرزانە. ئەمە کاکە بەرزانە. باش. ئەمە ئەو پەیمانە. ئەمە کوڕە گەورەکەی. ئەمە ئیتر سوڵتانی ماڵە. ئێستاش هەروایە. ئێستاش لە براکانی توو ڕابێ؟ بخوایە کاگاسۆیە کشتی بۆ بگەرمەوە تا ماوەیەکیش چونکی حسێنێک تەبیعەتی هەبوو ئەیبوو مناڵکە بانگی یاوەرنەوە ماڵەوانە دوایی بۆ چووە چن پێم بڵێن. باشە کاک پەیمان پێم وابێ ئاسفی شەوە نییە؟ بڵێ ئەسفی چییە کرد؟ الله سەکسیفۆنی لێە. سەکسیفۆنی لێە؟ بڵێ. ئەمە ئەو نییە سەکسیفۆن لێە لەسەری ئەم سەرەوە با لەگەڵ مامۆستا قاردیلانە. لەگەڵ مامۆستا قاردیلانە کاک پەیمان ئێستا ئیشی هونەری ئەوانە ناکە؟ بەڵێ. ئیشی هونەری ناکە؟ ئێستا لە خاریجەوەی تر خەریکی ئیشی ترت. یعنی ئیشی مۆسیقا ئەوانە ناکە؟ ئەگەر دەهین بێ هەری کارە. باشە ئەم کچۆڵەیەش هەیە؟ ئەو شادانە. شادان. بەڵێ. فەرقی بینی شادان و کوڕەکانی ترتم پێ بڵێ. وەڵاهی کاگە ئاسە و باوەڕەکەی هیچ فەرقیان نییە. شادانی چۆنە و تاقانەیە چونکە تاقانەیە. بەڕاستی هەموو کوڕەکان لە من خۆشتیرانەیە. ئەم ڕسمەش جوانە وەڵا. ئەوە کاکە حەمەی بەکر و حسێنە. باشە ڕەفیقی کاسێم. هەر زۆر درێژ تەنیشتمان بوومە. ماڵیشان تەنیشتان بوو. تەمان هونەرمەندێکی دڵخۆش، خۆش پیاوێکی خۆش مەشرەب. پێش ئەوەی بڕاتە دەرەوە لە دەرگاکەیە گۆڵ نووساون لە خەو ئەم بوو بەخوا من هەڵساوم حسێن هەڵنووساوم کاکە حەمە. ڕاستە فەرمی. ئاها بەیانیان لا ئێوەنە قاوڵتی بوو دانیشتی وا بخوا؟ ئەم جۆرە شادان ئەم سەرپۆشی ئەم چەفتەیە لەم عمرا پێی ناڵەن بازی قەلقەل. زیاتر بازی قەلقەلی بێڵێ. سەرما بوو کردبووم بە لە چکی و ئەوانە چوو بۆ ماڵی کاک جەمال بەشیر. بەڵێ. کە چوو لەوێ حەمامینی سەمن و کاک جەمال ڕسمێکیان گرتم. لەوێ گیراوە. باشە. ناڵم تاقانەیە ڕسمی زۆرە. ئەمەش مەولووە. ئەمەش مەولوو ماڵی خۆم. ئەمە مەلا تۆفیقە و مەلا سەعیە و مەلا سەیفۆڵایە و جەنابتی و وەنیە؟ ئەمە مەولووتان بۆ چیە کرد؟ هەر خۆمان مەولوومان کرد هەموو ساڵێ لە مانگی مەولووە باش. ئەی ئەمە ئەو پەیمانە. ئەمەش کاک پەیمانە بە مناڵی. بەڵێ. ئیتر لە هاوینە زیاتر ئەم جلانە لەبەری مناڵاکرا. باشە. ئێمە نازانین کاتمان زۆر کەم ماوە، نازانین چەند خولەکمان ماوە، بەڵام هەندێک وش وێنە هەیە، هەندێک وێنە. ئەی ئەمەش هەیە، ئەمە شەر شادانە کاکەوە تا تاقانەیە بە ئەنواوەشکار ڕسمی گیراوە. ئێستا لە کۆژی؟ لەندەن. لە لەندەنە. ئەوی شووی کردووە تەواو. چەند مناڵی هەیە؟ بەڵام مناڵی نییە. مناڵی نییە. ئەی ئەمەش هەیە؟ ئەو خۆمم. نەخێر جوان سەیری کرد. عادی؟ ئەو شادانە. باشە ئێوانە چێن لەگەڵێ؟ ئەوە کچەکەی سۆران و کوڕەکەی سۆرانە. لەگەڵ یایەتی؟ لەندەنە یا کوردستان؟ سلەیمانیەمە. باشە. هەندێک وێنە هەیە بەڕاستی من نامەوێت لە چیسمان بچێ وەکو ئەم وێنەیە ئەمە دڵنیام ئەمە کاک پەیمانە. بەڵێ. ئەویکەشیان بەرزان و منم. کاک بەرزان لەگەڵ توا بەڵامەوەی ئێستایە. بەڵێ. پەیوەندی مناڵەکان چۆن بوون لەگەڵ باوکیان؟ وڵی زۆر ناڵێم پێ ناڵێم ڕەفیقێکی وا بوون هەم باوکیان بوو هەم ڕەفیقیان بوو باوەڕ ناکەم کە زۆکو ئەوان بوو. باش. ئەمانی چێن؟ ئەمە عینەک لە چاوەکەیان ئەوە سوڵتانە. ئەوە سوڵتانە. باش. کوڕە گەورەکەی. ئەوە پەیمانەوە شارایە ئەوە حسێنە. شارا چی ئەخر تۆ یەکچی هەیە؟ شارای بووکم. باشە ئەخر ژنی سۆران. ژنی سۆران ئەڵەن تۆ زۆر ڕقلەوە. زۆر بەخوا بەقە شادانم خۆشەوێ. سەبەب؟ بووکی کەسم هەیە ئەوانشم هەموو خۆشەوێ. بەس شارام زۆر خۆش. زیاتر پێێت هەمویانم خۆشەوێ. بەخوا ڕست بە هەردووکیم بەرەوە بێ زەحمەت. مادام ئەوەی خۆشەوێ ئێمە لێرەوە سڵاوی بۆ ئەنێرین. ئەمەش هەر وێنەیەکی ئەوان نییە هینی شادان و کاک سۆران و کوڕەکانێتی لە باشە مناڵەکانی ئەو کراسووریان ناوی چێ؟ بەڵێ ئەو کراسووریان ناوی چێ؟ ئەوە دیلانە. ئەی ئەمەی تریان؟ ئەوە دینە. دیناخانە. وێنەیەک هەیە حەزەکەی ئەو وێنەیە خەڵک بیبینێ. نازانم بۆچی تۆ نە حەزەکەی و ڕسمە خەڵک بیبینێ.
وەساقەی ئەمە چییە؟ وەکچی پەیمانە. باش بۆچی ئەمە سازە 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 باشی مۆسیقیێتە لەبەرەوە ناوینەوە ساز بۆ ئەمنەوە کچە خۆشەیە ئەی هەرو تا خەکچێ هەیە و پەیمان خۆشەیە منیش خۆشم باشە نۆبەرینەوەی تۆیە بەڵێ وانی یەکەم مناڵی مناڵتە بەڵێ ئێستا لەکوێژی ساز لەندەن لە لەندەنەژی بەڵێ چییە کایە خەریکی چییە؟ وەڵا ئینستاڵ وابزانام ئەوە نی نەماوە دکتۆرای هەیە دکتۆرا بێنی دکتۆرا هێنێ ماشەڵڵای لێبێ ماشەڵڵای لێبێ ئەمە خۆشمانەوە لەبەرەوەی بڕوانامی بەرزمان بێت ئەی ئەم دوانێکێ ئەوە گۆرانی کوڕ و مژنەکەیت کاکە گۆرانە باشە من وێنەیەکی تر حەز دەکەم ببینین ئەمەش هەر کاک پەیمان نییە بەڵێ ئەو پەیمان و خێزانەکەی کچە سازە لەگەڵ مەهابات بەڵێ وانە ساڵینەوە حەوگرتویانە دیارە ئەوروپای ئەمەش باشە کامیان هارتر بوون لە هەمیان بەڵێ لە هەمیان هارتر کە گیری خوارد بێ بەدەستیەوە قورعانق گیرم بەدەست مناڵەوە نەخواردوە سۆرانیش هیچیان کاکە سۆران ئێسش هارە بۆ قورعانە ماشەڵڵای لێبێ ئێستاش لە ماڵەوە یعنی کەیت دڵمی تر من باسی مناڵیانەکەم قابلی ئێستا سەریسپی بوو مناڵیشی چونکی هەروە بۆیا بۆ ماشەڵڵا ئەی کاک بینە لەگەڵ کاک بەرزان چۆن بەرزان زۆر کوڕی چاک و زۆر محتەرەمە حەجی نەبێ لە ڕۆکۆتار خوا لێن نەسێنێ خوا لێن نەسێنێ خوا لێن نەسێنێ لە دەوری گەڕێم ئەمەیان باش ئەمە ئەوانە کە لە خەت دەرچوە ژنی نییە ئەمە ئالانە کاکە ئالانە بەڵێ باسێکی ئالانمان بۆکە ئالان دەنگ و باسی چییە لەگەڵ تۆوا پەیوەندی چۆنە ئەو هەر لەگەڵ توانە ئەوە هەر لەگەڵ منایە ئەمەش هەر کاکە ئالانە باش باش باسێکمان بۆ بکە تا باسی چی بۆ بکەم دەستمە چاومە قاچمە ڕۆحمە هەچی شتێ باشە بۆ لە ماڵی ئێوە وەرزش باوێتی وەرزش و مۆسیقا وەرزش و مۆسیقا بەڵام زیاتر وەرزش زیاتر وەرزش وانە پێت خۆشەکە ئەوانە حەزیان لە وەرزش ئەو باشتر باشە ڕەنگیاوە تۆ بۆ مناڵەکانیان ئەم وەرزشلاوانە کوڕەکەی سۆرانیش دایمە چ بۆ هەر خەریکیەوە بەڵام وێنێشە چەنە تەخیر بوو بەڵام ئەم وێنەی وێنیشی جوانە ئەوە بەرزان ئەوە کاک پەیمانە لەسەرەوە پەیمانە ئەو قەمسەڵ لەبەری ئەو سەریان کاک بەرزانەوە نیە و شادانە و سۆرانە ئەمە کاکە گۆران و کاکە ئالانی تیانە بەڵێ باش وەختەوان نەبوون ئەمانەشێن ئەم دوو عاقڵە ئەوەش ئەو بچووکیان کچی بەرزانە ناوی ناوەکەشی هیچە ناوی چییە؟ ناوی سازەیە لیزا لیزا ئەمریکان دینەیە ئەمە ئادینەیە بەرزانە باشە نەسی خان ئەو عینەک لە چاوەشێ ئەمە وەڵای چاوم دینێ ئەوە گۆرانی کوڕمە و شادانە و حەسەن بەگی مێردەتی یعنی زاوای توێ بەڵێ باش ئێمە ئەمانەیە باسیکە حەسەنمان بۆ بکە حەسەن بەکە ئەوە لە ئەڵەمانە گیراوە حەسەن بەک فەرمووت بەڵێ کوڕیشەیە کوڕی کەریم بەگە کەریم بەجی شاقولی بەڵێ بینی تۆ چۆنە لەگەڵیا وا لەگەڵ بووکەکان ناموو بە بینتانە ناچێت ئەی لەگەڵ حەسەن بەک بۆ خوایە ئەمەە پیاوێکی محتەرەمە ئەمەە محتەرەمە ئەوەنە بە احتیرامە ئەوەنە بە ڕێزە نەبێتەوە نازانم چۆنی باس بکەم یعنی کەیەتەوە زۆر سەرەدایە یەتەوە بەلاتە ئای چۆن ئەمێنێش بەتێپەڕ نەکا بە سەرمانە بەخوا جوانە ئەمەش ئەوە کاکە حەسەنە کامیان ئەوەی ناوەڕاست بڵێ تەنیشتی حسینە ئەوەی دانیشتۆ مەولومری ئەمە ئەوشیان وابزانام ئاغای حاجی ساڵحی قاسمە ئادێتخوا با منێکی یانە ئاغایە تخوا بەخوا چا باش چاوم لێنێکان بەڵێ ئەمەی کە پێیەکە نێبا بڵێن شانیاوەتە بەردەمی ئەو پیاوە ئەوە ئاغای حاجی ساڵحی قاسمە ئەوەی لە بینی کا حەسەن و ئاغاشایە پێم وابێت جەمال شۆتەرە بەڵێ جەمال شۆتەرە وانە لەگەڵ مامەولوشی تایە ئیتر ئەوانە بەڕاستی خەڵکی شار بوون و خەریکی سەیران و کەیف و سەفا و ئەم شتانە باشە ئەمانی چێن ئەوە کوڕەکانی بەرزانە کوڕەکانی کاک بەرزانە ئەم وێنێش زۆر حەزەکەم ئەم وێنێش بینەر بیبینێ ئەمانە ئەمە کوێیە بەڕێی جەنابە کە لێ دانیشتون وابزانم کاگاسە وابزانم لە سەیرانن ئەمە بەڵام کێوچێن وەڵاهی من پێوە بڵام
لەسەری ئەو سەرەوە بە هەر ببینەرانیش ببینن توخوا ئەمە یەکەم کە قاتێکی لەبەرایە ئەمە یەکەمیان ئەوە مامۆستا عێزەتە عێزەتی حاجی ڕەشی دارتاش وایە ئەمەشیان کاکەمالی شەرعیە ئەمەی کراسە سپیەکە کراسە سپیەک بۆین باغ لە ملەکەی ناوەڕاستیش بەڕەحمەت بێ کە عەبڵای کەریم چاوشینە وانە ئەنجا کە حسێنە دوای ئەویشیان حەزەکەم سەرنجی بینەران سەرنجی ڕابکێشێ بۆ ئەم کاراکتەرە ئەمە مامۆستا نووری وەشتیە کەیکێکە لەوانەی زۆر ماندوو بووە لە بواری باشە باسی کاک پەیمانمان کرد و سەکسیفۆنەکەی ئەم لەکوێوە فێر بوو وەڵاهی تر هەر لێرە وەختە لە هینی چالاکیەکانی چالاکی قوتابخانەکان لە کاتی مەکتەب شتی وایە باشە ئێستاش برنجی کوردی هەرە خۆی ئەی برنجی ئەم تازانە حەزی لێ ناکەم حەزمان لێ نییە برنجی باش ئێستا ماوە برنجی باش بەخوا باش نەماوە زۆر نەماوە بەخوا ئەمە جەنابتی کە برنجەش بێنی وەنیە ئەوە دیستی گەبژێرم بۆ ترخێنە نیسکە بۆ ترخێنە باش وڵات و باسکی ترخێنە کە لەم کاتی بەفرا بەڵێ ضرورە چی و چی تێ بکەی چەنەوەرە و ترخێنێ و هەروە بێتەوانەیە نۆکە و نیسکە و گوێز ناخۆش هینیش مێوژی ناکەم بۆ وەقەتی ناکەم خۆڕازەکەڵی ئەلغاما تەقێتەوە لەدا حەزی لێ ناکەین بابینەرانی بەڕێز خەسووم هەروای فێر کردو بەڵێ ئێمە ماندوومان کردی زۆر زۆر سپاس دەکەین ژنێکی خانومان جێ شانازیە بۆ ئێمە کە لە بەرنامەکەمانە بێ وێنەیەکمان ئامادە کردووە بیکەین بە دواوێنە بۆ چەنابێت وێنەیەکی کەیتایی پەیمانی سەکسیفۆنەکە کە لێ ئەوە نییەک سەکسیفۆنەکەمان لێیە ئەمەشماندانا و ئەوەی لەگەڵ قاردیلانی شادامان دیایە لەگەڵ چالاکی دوانمان بڵاو کردێتەوە باوەڕ ناکەم کاک پەیمانی تر هینمان کات وانە لەگەڵ چالاکیەکانە بەخوا نەسی قوبری خان بۆمان نات ئەمە نییە باش بۆچی حەزەکەی ئەم وێنێش حەزەکەم زۆر باشە بەمەیان ئەوەی دوایی دواوەیە وە نییە ئەوەی دوایی دواوەیە باڵێ ئەوە قوربان نەزانم وانە بێنایسە خۆمی دۆزبەوە نەنە کاک پەیمان چاگە ناسمەوە کاکەوە ئەوە برا ئەوەی لە دوای دوانیان گیتارە ژەنن دوانیان گیتار ئەژەنویشیان ئەوەش کاک پەیمانە ئەمە وێنەیەکمان بۆ ئامادە کردووی لەبەرەوەی لەگەڵ مناڵی مناڵەکان تای بە هیوام ببی بەداری هەزار ڕیشە خوا لە کاک حسێن و کاک حەسەن و هەموو مردوانیش خۆش بێ ئەمە جەنابتی لەگەڵ دیلان و دینە باشە ئەمە مناڵی مناڵن ئیشاڵە مناڵی ئەمانی شەبینی پێشەوەشی کە جەنابی ئێرە بەجێبێڵی بچووکیشتان لەگەڵ جەنابی وێنەیە گەگرین بۆی دیلان و مناڵەکانیان ڕێز لە وێنەکان بگرن و ئەو وێنەی من و تۆش بکەن بە وێنەکانی دوێنێ زۆر سپاس دەکەین سپاسیەوە کەم ئینشەڵڵا هەر لە خۆشیا بن و هەر بەرنامەی خۆش تەقدیم کەن و هەر ئینشەڵڵا ڕەبێ خۆش بێ بەڕاستی بەرنامەکەت ڕازاندەوە بۆ ئێمەش خۆشەویستان تا بەرنامەی تر و کەسایەتێکی تر خواتان لەگەڵ